تێزانی نیشمان هەیە بۆ هەر ژنێک کە خزمەتەکە بە تایبەتی لە شاری کەرکووکە. بس سير إيرك كان دينا ژنانی شار لە ژنانی میهرەبانی لە ژنانێکی پڕ خزمەت کەمان خۆش بوون بۆ ژابەسەری لە ساڵیادی هەشتی مارسدایە بڕێکنەمام دەکەنە دیاری. لەم ڕۆژەدا هیواخوازین ئێمە سەرجەم ژنان یەکگرتوو بین و یەکدەنگ و یەک هەڵوێز بین. یەکەم جار بۆ ئەوەی ژینگە پارێز بین و ژینگەی وڵاتەکەمان کە لە مەترسیدا بیپارێزین. لەم ڕۆژەوە داوا لە هەموو سەرجەم ژنان دەکەم هەر هیچ نەبێت نەمامێک لە بەردەم ماڵەکەی خۆیدا بڕوێنێت. پاشان هیواخوازین یاسایی یاخود بڕیاری نێودەوڵەتی 325 بە کۆی دەنگ بە هەمومانەوە شانبەشانی یەکتر ئەم یاسایە تێپەڕێنین، چونکە یاسایەکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی ڕۆڵی ژنان لە ناوەندەکانی بڕیار و لە جێبەجێکردنی ئاسایشی گشتی و بەرقەرارکردنی پێکەوە ژیان لە ناو شاری کەرکووکدا پێویستەکە هەمومان هەوڵ بدەین تا ئەم یاسایە جێبەجێ بکەین.